سڵاو لە کاتێکدا ناوچەکە لە ناو ئاگری شەڕێکی بێئاماندا دەگوزارێنێ و خەریکە بەوەی ئەم شەڕەوە پەیوەندیە سیاسی و دیبلۆماسی و استراتیژیەکانی هەندێک وڵاتی ناوچەکە دەرزیان تێدەکەوێت کەچی لەناو ئەو گرژی و ئاڵۆزیانەدا جم و جۆلێکی زۆر کەوتووەتە نێو پرۆسەی پەیوەندیە سیاسیەکانی هەرێمایەتی باشووری کوردستان و تا دێت ئەو پەیوەندیانە گەرم و گوڕ و ڕێگاژۆتر دەبن لەو نێوەشدا بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگ و میحوەری دەژێڕێت لەم گۆشە نیگایەوە دەپرسین بەردەوامی پێدان و پتەوکردنی ئەو پەیوەندیانە تا چەند بۆ کورد گرنگن ئایا کاردانەوە هەنووکەیی و ئایندەیەکانی ئەو پەیوەندیە لە ئاستی وڵاتە هەرێمایەتیەکاندا چی و چۆن دەبن ئەرێنی یان نەرێنی ئایا ئەلتەرناتیڤی دیکەی ئەم دوو وڵاتە هەن بۆ ئەوەی کوردستان بتوانێت لە ڕێگەیەوە پەیوەندی بە دنیای دەرەوەی خۆیەوە بکات ئەگەر کورد ئەو پەیوەندیانەی پتەو نەکات ئەی سیاسەتی دەرەوەی خۆی لەسەر چ بنەمایەک و لەگەڵ چێ بەردەوامی پێدات لە ناو هاوچێشەی ململانێ و هاوسەنگەریە هەرێمایەتی و نێودەوڵەتیەکانی ناوچەکەدا کوردستان چ ئەرکێکی لەسەر سیاسەتی دەرەوەی خۆیدا دەکەوێت تاسۆ هەوڵ دەدەین وەڵامی ئەم پرسیارانە و پرسیاری دیکە لەم دیبەیتە ڕاستەوخۆیەماندا لە دەمی هەریەکە لە میوانە بەڕێزەکانم ئازاد تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان وەروە عارف قوربانی نووسەر و ڕۆژنامەنووس لە سلێمانی و لە ستۆدیۆکانیشمان لە هەولێر مامۆستا فەرید زامدار ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی وەڵامەکان وەربگرینەوە کاک فەرید ئەو کاتت باش من دەمەوێت لە تۆ دەست پێ بکەم بەڵێ لەو ماوەیە بردوودا سەرۆکایەتی یاریمی یاخودی سەرۆکی هەرێم هەم لە سەردانی بە وڵاتانی کەندا و هەمیش لە بۆ تورکیا جموجۆڵێکی گەرمی خەسە ناو پەیوەندیەکان و بۆ جێ سەرنجی دنیا خوێنەوەی ئێوە بۆ ئەو پێشات و ڕووداوە چییە؟ دیارە ناوچە گەرمەکانی ئێستای جیهان کە زۆر بە پەلە تێدەپەڕێ ڕۆژانە ڕووداوەکان بە سەعات گۆڕانکاری بە سریاندا دێ دیارە ئەو کاریگەریانە لەسەر گۆڕانکاری ئەنە کاریگەری لەسەر کوردستانیش هەیە ئەوەی ڕۆڵی سەرەکی دەبینێ ئێستا لەو ناوچە گەرمانە کە کوردستانیشێکە لەو ناوچە گەرمانەی جیهان بە تایبەتی لە مەسلەی شەڕی داعش و ڕاگرتنی هاوسەنگی لە نێوان وەزعی بەرگری و لایەن وەزعی ئابووری و لایەن وەزعی سیاسی و ئەمنیەتەوەانە کاک مەسعود وەک سەرۆکی هەرێمی کوردستان دەورێکی باڵای هەیە ئێستا لەو قۆناغە زۆر هەستیار و ناسکە کە وە ئەرچی سەرشانی ئەویشە بەڕاستی کە ئەو ڕۆڵە بمێنێت چونکە وەزعی کوردستان بە هەموو شێوەیەک ئێستا تدەخل و هاتنە ناوەی ئەوەی لایەنەکانی تری کوردستان وانە هەنی وای لە کوردستان کردووە هەرچی هەڵدەستێ لە وڵاتە ناوچەییەکان لە وڵاتەکانی ئەوڕۆپی لە هەموو لایەنێک زۆران بەدەیان بە سەدان دەستێوەدان هەیە لە کاروباری کوردستان و کوردستان خۆشی لە دۆخێکی بارودۆخێکی کاک فەرید من هەوڵ دەدەم بێمەوە لای تۆ دەسمە لای کاک ئازاد کاک عارف لە سلێمانی کاک عارفم کاتت باش بەخێر بێت من دەمەوێت سەرنجی تۆ لەسەر ئەو سەردانانە کۆی سەردانان و بە تایبەتیش سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ تورکیا بزانم لە کاتێکدا کە بەشێک لە میدیای کوردی بە گرنگ و سەرکەوتن وەسفی کرد و بەشێکیش جۆرێک لە خەمساری یاخود بێدەنجی لێنوان تۆ خوێندنەوەت بۆ دۆخی گوتاری میدیای کوردی لە ئاست ئەو ڕووداوە چییە؟ بەڵێ زۆر سپاس وەڵا بە دڵنیاییەوە من لەم دوێنێ شەوپێرەشەویش لە کەناڵی ڕوودا و هەر لە سەبارەت بەم پرسە قسەم کرد و دەمەوێت جاریشکە ئەو دەستەواژەیە یا ئەو ڕستەیە بەکاربێنمەوە سەرکردایەتی سیاسی کورد لە ئاستی باڵاتر لە تورکیا و لە دەوڵەتی کاریگەرتر لە تورکیا استەقبال کراون ئەمە یەکەم جار نییە لە ئاستی دیبلۆماسی زۆر بایاخ بە سەرکردایەتی کورد دەدرێت هەر لە جەنابی مام جەلال و کاک مەسعودەوە بیگرێت تا کاکەکانی تریش چەند جارێک بۆ نمونە کاک مەسعود بوش استەقبالی کردووە چەند جارێک ئۆبامای بینیوە بە تەکید ئەمریکا کاریگەرترە لە تورکیا و ئۆباما و جۆرج بوش کاریگەرتر و گرنگتر بوون لە
ئەردۆگان و داودۆغڵۆ. بەڵام ئەگەر کەسێک بەوردی ئاگای لە ڕەوشی سیاسی تورکیا و ئاگای لە ڕووداوەکانی تورکیا و لەو عەقڵیەتە فاشیزمەی تورکیا بوو بێ لە ڕابردوو و سیاسەتی تورکیا و خراپ مامەڵەکردنی تورکیای بینی بە بەرامبەر بە کورد و بەرامبەر بە هەرێمی کوردستان لێرەوە گەر بڕوانینە ئەو کرانەوە گەورەیەوە بڕوانینە ئەو پێشوازیە گەرم و گوڕەی کە بینیمان لە کاک مەسعودیان کرد ئەلێرەوە ئینسان دەتوانێت بەو جۆرە وێنای بکە کە بەڕاستی دەستکەوتێکی گرنگ بوو و بەڕاستی کرانەوەیکی زۆر گەورەیە بۆ خودی تورکیا خۆی بە تایبەتیش بە مەسەلەی هەڵکردنی ئاڵای کوردستان لە کۆشتی جانقایا کە بیرمان نەچێت دوو دەیە پێش ئێستا لەو کۆشکەیە بڕیار لە جینۆسایدکردنی کوردەدا کەمتر لە 20 ساڵ پێش ئێستا لێ دەزانە لەسەر بەکاربردنی وشەیەکی کوردی خراە زیندانەوە بەڵام لە ئەتەچێتی دیبلۆماسی و پرۆتۆکۆڵی دیبلۆماسیە هەمیشە سەرکردەکان بە زمانی خۆیان قسە دەکەن. داود ئۆغڵو یەکەمین قسەی کە لەگەڵ کاک مەسعود کردوێتی بەپێی ئەوەی لە میدیا تورکی و کوردیەکان بڵاو کرا ئەوەیە کەوتێتی خۆزگا کوردیم بزانایە بۆی بە کوردی لەگەڵ تا بدوێم. ئەمە دلیلە لەسەرەوەی کە ئەوێ وانیشان بدا کورد لە لای ئەوان ئێستا زۆر جێی بایەخە و ئەوە دەرەخات چکە ئەم سەردانی کاک مەسعود بۆ تورکیا ئەبێ بە بەشێکی دانەبڕاوی ببینین لەو سەردانانەی بۆ سعودیە و وڵاتانی کەنداویش. ئەمە دلیلە لەسەرەوەی ئەم بلۆکەیە ئەم جەمسەربەندیە لە ناوچەکەی ئێمە زۆر بە چاوی بایەخەوە دەڕوانە کورد و بە چاوی بایەخەوە دەڕوانە ئایندەی هەرێمی کوردستان و پێشیان وایە لە ئەگەری هەر پێشات و گۆڕانێکە هەرێمی کوردستان یەکێکە بێ لە کایە گرنگەکانی گۆڕانکاریەکە. بەڵێ من هەوڵ دەدەم پرسیارێک لە کاک ئازاد بکەم. کاک ئازاد ئەم کاتت باش بە خێر بێ وەکو چاودێرێک سیاسی وەکو ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنیەکێتی نیشتیمانی کوردستان سەرنجی تووە خوێندنەوەی تو بۆ بایەخ و بەهای ئەو پەیوەندیانە چیا و بە تایبەتی دواسەردانی بەڕێسەرۆکی هەرێمی کوردستان بۆ تورکیا. جمله برادەکانم نەبووشیان و سپاس بۆ بەڕێستان و نازانم کام پەیوەندی ئەڵی پرسیارەکەت باوازە بێ کام پەیوەندیانە سەرنجی من چێ سەری. بەڵێ من دەمەوێت لەوە پرسم لە جەنابتان ڕوانگەی ئێوە چوەک چاودێرێکی سیاسی وە چوەک ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنیەکێتی نیشتیمانی کوردستان لەبارەی ئەو سەردانەی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بۆ تورکیا بە تایبەتی چی بوو پێ چۆنی دەخوێندنەوە؟ من پێم وایە پێشەوەی قسە لەسەرەوە بکەین مشکلی ئێمە سەردانی بەڕێز کاک مەسعود یا سەردان نەکردنی نییە مشکلی ئەوەیە کە لە مەنتیقەکە وەزعێکی گەورە وەزعێکی با بڵێن هەژان وەزعێکی ژانگرتو هەیە کە مۆز ئەبریتێ لەوەی کە شتێکی ماوە بۆ جەنگی گیانی سێم یا خۆ بڵێن شتێکی ماوە بۆ گۆڕانکاریەکەی 500 ساڵی سایکس پیکۆ چ ڕۆژێکە کاتە 2016 واتە 100 ساڵی 1960 سایکس پیکۆ لە مەنتیقەکە تەدەخلی رووسیا تەدەخلی سووریا تەدەخلی عێراق لەشکرکێشی بۆ ناوڵاتی عێراق مەسایلی هیلاریشی ئێران ئەمە هەمووی ئیستدامات دروستەکە لە بەرژەوەندیەکان دوای بەهاری عەرەبی ئایا دەوڵەتی سووریا ئەبێ بە تەکمیلەی بەهاری عەرەبی و ئەڕوخێ و وەکو ئەنزیمەکەی تورکی با بڵێن دوای قەزافی و دوای بن بێلا و دوای مبارەگی چێ دێتە سەر حکومیە لە بەهاری عەرەبی لە سووریا ئەوەستەیە ئەمە یەک دوو هاتنی رووسیا چی لە معادلەکانە گۆڕێ رووسیا چۆن لەگەڵ تورکیا تەعاملەکە عێراق لەم منتیقا کە مووسڵ پێی ئەوترێ کێشەیە لە کێشەکانی بینی عێراق و تورکیا لە بیدایەتی دروستبوونی دەوڵەتی عێراق لە 20ەکانی سەدەی ڕابردووە بەکوێ ڕوە ئەم لەشکرکێشی هاتۆ بۆ چییە؟ هاتۆ بۆ دژایەتی داعش هاتۆ بۆ ڕزگارکردنی مووسڵ هاتۆ بۆ لیانی پەیەدە هاتۆ بۆ لیانی پەکەکە هاتۆ بۆ دوورکردنی ئیقلیمێک لەم منتیقا بە ناوی ئیقلیمێک کە سەر بە تورکیا بێ نازانین ئەبێ دەسەڵاتی سیاسی دیارەکەڵین دەسەڵاتی سیاسی بە تایبەتی دوو هێزەیە کە پیانەوتەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەمانە پێگەیەکی مێژووی و پێگەیەکی دێرین و پێگەیەکی با بڵێن بەهێزەوە لە منتیقەکە هەیە و ئەمانە دوو هێزن لە عرفی نێودەوڵەتیە لە عرف و دیبلۆماسیاتی نێودەوڵەتیە بەڕێز جەنابی جەنرال تاڵەبانی بەڕێز جەنابی با بڵێن کاک مەسعود ئەمە ئەناسرێن و من ناسراون و پێویستە ئەمە هەموو دەسەڵاتی سیاسی بە تایبەتی لە وەزع نائارەمی کە ئێستا لە وڵاتی خۆمانەیە لە هەرێمەیە دیالۆجێکی زیاتر وامان لێ بەڵێ کاک ئازاد من دەمەوێت بڵێم بۆ نمونە ئێستا دەتوانین بڵێن بە زۆرێک لە زۆرەکان بەرپرسیارەتی جەنابی مام جەلالیش بە حکمی دۆخەکەی کەوتۆتە ئەستۆی سەرۆکی هەرێمی کوردستان واتە دوو جار ئەرکەکەی قوڕسر بووە ئێوە
لەو ڕوانگەیەوە پێتاوانی ئەوەی کە ئێستا سەرۆکی هەرمی کوردستان پێی هەڵدەسێت لە ناوچەکە دواتر بە خزمەتی خودی دۆستی کورد و ئەو گوتارەی کوردی دەگەڕێتەوە کە جەنابتان باسی لێ دەکەن پەیوەست و تەماسمان هەبێ لەگەڵ یەکا. من پێم وایە وتاری گورتی دۆزی کورد لەم منتیقا پێویستی بە یەک و یەکدەنگی هەیە لە کوردستانی عێراق سەرباری یەکێتی و پارتی کە دوو هێزی مێژووکردن و دوو هێزی خاوەن پێشمەرگەن و خاوەن هێزن و بەوێ وەکوتم عرفێکی دیبلۆماسی و عرفی ئەوەی کە حسابی هێزی بۆ کرێم دوای حسابی بۆ کرێ بۆ ئەوەی ئارامەکەی خۆمان بنیشێتەوە باشتر ئارام بین پێویستمان بەو دیالۆگا هەیە. دوای ئەوە ئەم سەردانانە پێویستی بەوە هەیە ئێمە شەفافترانە قسە بکەین ینی لە پشتی کەوالیسەکان نەبێ دیارە سەردانی بەڕێز کاک مەسعود پێگەی خۆی هەیە و سوقلی خۆی هەیە و قورسایی خۆی هەیە و بەڕێز کاک مەسعود سەردانەکەی خۆی بۆ پارتی دیموکراتی کوردستان ئەبێ نەکات ئەبێ بۆ پارتی بکات بۆ یەکێتی بکات بۆ کۆمەڵ و گۆڕان و یەکگرتووی بکات بۆ سەرجەم تاکی کوردی بکات بۆ چونکە ئایندەی سەد ساڵەکە ئایندەی ئەو بەشەیە کە بەرمان ئەکەوێ لێرە ئەم بەشەی هێزە سیاسەکان نییە هی حیزبەکان نییە هی هەموو تاکیی کووردە دەنگی یابێ دەنگی نابێ لەناو پێش حیزبەکان بێ ناو پێش حیزبەکان دەبێ لەناو هەرێمی کوردستان نابێ و لە دەروی هەرێمیش بێ بۆیە وەزعەکەی منتیقەکە برا گەورەکەم وەزعەکە زۆر لەوایە کە فرای خوێندنەوەی ناکەوین گۆڕانکاریەکان سەریعەن پێت وایە لە سەردانی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کە ڕوئیای 70 ساڵی فێڕوانینی تورکیا بەرامبەر کورد گۆڕی بەتایبەتی لە دانانی ئاڵای کوردستان لە تەک ئاڵای تورکیا پێت وایە یانیوە سەردانێکی ئاسایە و هاکەزایی پێویستە تێپەڕی و میدیا قسەی لەبارەوە نەکا نانا پێویستە حورمەت لەو سەردانە ڕێز لەو سەردانە بگیرێ دانانی ئەو ئاڵە لە ئەوایە لە عرفی دیبلۆماسیە احترافی نێودەوڵەتیە بە کورد ئەمە پیا بێرە سپاس بۆ خوا کە لامان لێکراوەتەوە بەڵام ئەمە پێمان وابێ بەمە بەهار هاتووە ئەمە هەموو شتێک نییە دنیا بۆ بە وڵاتی سپی و شامی شەریف ئەمە هەموو شتێک نییە ئەو سەردانە من لەگەڵیم بەرز هەڵیە سنجێنم و بە نرخ هەڵیە سنجێنم و دانانی ئاڕاش هەم بە بەرزتر و بە نرختر هەڵیە سنجێنم بەڵام ئێمە چۆن ئەمە بگەینە کۆتاییەکە خۆ دەزانی قەولەکەی زۆر جوانە ئەڵێ هەموو شتێک بە کۆتاییەکەی پێوێ کۆتاییەکەی ئەوەیە لە لوعبەکە ئێمە چیمان بەرەکەوێ لە پشتی چێکەکە ئێمە چیمان بەرەکەوێ من مشکلەم نییە بڕات بێ سیستەمی سیاسی دیموکراسیە سیستەمی سیاسی پەرلەمانیە سیستەمی سیاسی ویلایەتە سیستەمی سیاسی نازانم پاشایەتیە مشکلەی کورد و خاچی کورد و ناسنامەی کورد و دەوڵەتی کوردیم هەیە ئەمە چۆن بەدەزیێت پێم وانێ هێزێکی سیاسی بەتەنها بتکارم هێزێکی سیاسی بەس بۆ نەبرم ئەمە پارتی کا بەتەناییانە چێتی پێویستمان یەکەم جار هیچی تیانی ئێمە لەو داوا کۆنکرێت کاکازاد دێمەوە لای جەناب بکەین ئەم دیارە کارە بکات کە ئێمە بتوان یەک خطابی تر یەک ڕوئیایی تر یەک دنیابینی تری بەڕێستان وەکو کادیرێکی دێرینی ڕاگەیەنیەتی نیشتیمانی کوردستان کاگازاد باسی لە دیوەکدا باس لە بەیاخی سەردانەکە دەکات بەڵام کاتێک تۆ تەماشای بۆ نمونە میدیای یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەی کە دەڵی میدیایەتی نیشتیمانی کوردستان بۆ پێی بەرپرسیارەتی ئەو ئەزمونە و پاراستنیشی و گەشە پێدانشی لە ئەستۆی زیادەتر لە ئەستۆی پارتی و یەکێتی دەیە کەچی لە پراوێزەکاندا میدیای یەکێتی ئەو سەردانە قسەی لەسەر دەکا ئەگەر لایەن یەکیش ناکۆک بە پارتی پێی وابێ گرژ بێ نەگرێ پێت وایە دەبێ هەمان ئەو خیتابە میدیای یەکێتی دووبارەی کاتەوە ئەم پێشەشی هیچ ئضافەیەکم لە قسەکانی کاگازاد و کاکعرب نییە لە بەروی ئەوان جوانی بۆ چۆن بەڵام ڕاگەیاندنی کوردی بە شێوەیەکی گشتی هەندێک لە ڕاگەیاندنەکانی کوردستان تا ئێستا لە ئاستی بەرپرسیارەتی ڕاگەیاندن نین یعنی هەست بە پرسیارەتی ناکەن بەوەی کە ڕاگەیاندن وەسیلەیەکی پێگەیاندنە بۆ خزمەتی پرۆسی سیاسی لە کوردستان ئەوانی کە هەست بە مەسئولیت دەکەن بەرامبەر بە و بە تایبەتی کە وەکو جەنابەتی شارت پێدا ئەو ڕوودا و گرنگە ئەو حەدەسە گرنگە کە کاک مەسعود لەو فترەیە چوو بۆ تورکیا و یعنی بەڕاستی کاک مەسعود بۆ شایەکەی مامزلانی شپڕکردەوە تا ئێستا گرنگی نەدان بەو حەدەسە گەورەی کە ئێستا لە تورکیا و ئاڵای کوردستان منەوەش سادت بۆ دێنم بۆ منە لە سەردانەکەی وەزیری دەرەوەی ئەڵمانیا بۆ
لای بەڕێز سەرۆکێڕینی کوردستان بۆ نمونە کورسانی لە شوێنێک لە تەنها ئاماژە بۆ کراوە بەبێ ئەوەی ناوی هیچ شتێکی وابێ کە تو هەست بکەیت کە لە ئاستێکی باڵادا لە کوردستان پێشوازی لە وەزیری دەروی ئەڵمانیا کراوە لە کاتێکدا لە میدیای دەوروبەر و عەرەبیش دەنجدایەوە. بەڵێ وایە ئەوە زۆر ڕاستە، بەڵام سەرچاوی ئەو جۆرە مامەڵەیەچیان وڵی سەرچاو مۆزە هەمووی حساسەتی سیاسیە، هەندێک کێشەی ناوخۆیە یا با بڵێن بیر و ڕای زیایە لە ڕۆماڵکردن و پەخشی هەواڵ و ڕووداوەکە دوو حزبێ سادیانەوە ببنەوە هەمان هاوپەیمانی جاران و بە گۆرتر لە جاران بێت حتمما دەبی وابێ، بەڵام تۆ چی لە ئەوەی دەکەی کادرێکی ئەلامی لە کوردستانی نوێ لە کورسا یا تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بیرکردنەوەی تەسکە بەرامبەر ڕووداوەکان ئەو وا تەسەوەڕ دەکا دەبێ لەسەر ساحەکە خەڵکانی چێشت مثلا جاران مامزەلال بوو لە هەمووی ئەلامی یەکەتی مامزەلال لە پاڵ مامزەلاش کاک مەسعود باسی دەکرا، بەڵام ئێستا لەوەتەی مامزەلال لە ساحەکە نەما لە گۆڕەپانی سیاسی دوورکەوتیتەوە مەفروزە ڕاگەاندی نیشتمانی کوردستان بە چاوێکی تر سەیری بارودۆخی کوردستان و ڕۆماڵکردنی ڕووداوەکان بکات، بە تایبەتی کەوکو باسم کرد کاک مەسعود بۆ شایەکەی مامزەلاش پڕ کردوتەوە هیچ عیبەی تێدا نیە بۆ عیبەیانی ئەگەر ڕاگەاندنی یەکێتی حادثێکی وەکو گەورەی وەکو ئاڵای کوردستان کە کاک مەسعود لەگەڵ سەرۆکی تورکیا و لە کۆشکی سەرۆکایەتی تورکیا و لەگەڵ هەموو سیاسەتمەداران زائیدەن ئەو هەموو کۆبوونەوانەی لەگەڵ حەزبە کوردستانیەکانی باکووری کوردستان کردی. ئەخر ئەوە زۆرە کەم نییە، بەڵام وەکو باسم کرد ئەوە سیاسەتی گشتی یەکێتی نیشتمانی کوردستانی لە ڕاگەیاندن دەڕاگەیاندن، بەڵام ڕەنگە کەسانێکە من لە ڕاگەیاندن ئەو حساسیەت و بانی کاک عارف بەڕێستان وەکو ڕۆژنامە نووسێک ضرورەتی پەیوەندیەکان یاخود ضرورەتی پتەوکردنی پەیوەندیەکان نێوان هەرێمی کوردستان و تورکیا، هەرێمی کوردستان و وڵاتانی عەرەبی لە چیدا دەبینن لە کاتێکدا خەڵکێک پێی وایە یان هەندێک نێوان پێیان وایە ئەو بە پیرەوەچوونی ئەو پەیوەندیانە کورد ڕوبەڕووی قەیرانی دیکە دەکاتەوە تووشی گرفتی دیکەی دەکات هەر بەجددی وایە ئەوە یاخود پێویستیشە لە ئەو هاوسەنجێدا تۆ ئەو پەیوەندیانت پارێزی و گەشەشی پێ بدەیت. ئێمە ئەگەر کاک نووری تەماشای دنیا بکەین وڵاتانی تر زۆر وڵاتان ڕەنگە هیچ کارێکیان بە یەکتر نەبێ، بەڵام بەردەوام لە هەوڵی پتەوکردنی پەیوەندی دیبلۆماسییان لە نێوانی خۆیانە ڕەنگە هیچ بەرژەوەندیەکی ژەم دەوڵەتانە پێکەوە نەبەستێتەوە. ئەگەر ئەم پەیوەندیە دیبلۆماسی ئەمڕۆک و کایەک لە جیهانە بوو بێ بە زەروریەتێک لە کایەی حکومڕانی، بەڵام بۆ ئێمە پێچەوانەی ئەمە بۆ ئێمە بەشێکە لە پێداویستی قۆناغی ڕزگاری نیشتمانی، چکەمە بیرمان نەچێ ئێمە هێشتا نەگەیشتوینە ئامانجی خۆمان و بە دوای ئەو دەواازانەیە دەگەڕێن کە دەمانگەێنێتە ڕزگاری نیشتمانی. لەبەرەوە پەیوەندی دیبلۆماسی کوردی لە هەر ئاستێکا و لەگەڵ هەر وڵاتێکا بێ بە دڵنیاییەوە کارکردنە بۆ ئەوەی بۆ پەیداکردنی دۆست و پشتیوانە. من یعنی بەڕاستی بەداخەوە ێزانم بۆ کۆمەلگای کوردی لەم تەوقیتی خۆمانە کە بەشێک لەو حساسیەتە سیاسی و کۆمەڵایەتیانی ناو هەناوی کۆمەلگاکەمان وای لێ کردوین کە چاومان کۆمەڵی دەستکەوتی گرنگ نەبینێ. کاک نووریجان ینی 20-25 ساڵ بۆ تەریخ تەمەنێکی زۆر کورتە، ینی بای هەناسەیەکە گەر مقارنەی بکەیت تەماشا بکە ئێمە لە سەردەمی ئەنفال و هەڵەبجە لە کاتێک چمیاباران نەکراین، ینی ئەو کاتە مقارنە بکەین بە ئێستا پەیوەندی دیبلۆماسی کوردی لە چه ئاستێکدایە. تەماشا بکە بە چەکی یاساغی نێودەوڵەتی لە کوور دەدرا، هیچ دەوڵەتێک نەبوو ئامادەبێ بە بەیاننامەیەکی ئیدانەی عێراق و سەدام بکە. ئێستا ئەو ڕۆژەی کە داعش لە مووسڵەوە کەتیبەیەکی تۆپخانەی دوورهاوێژە خاتە ڕێبەرە و مەخمور بۆی تۆپبارانی هەولێری پێ بکە، پێش ئەوەی ئەم کاروانی سیارانە لە مووسڵەوە بگەنە مەخمور تیارە ئەگاتە ئاسمانی کوردستان و بردومانێکە لە ناویشێدا. ینی بۆ ئەمە وەکو دەستکەوتێکی گرنگ نبینین. باوەڕم وایە کورد گەیشتۆتە قۆناغێکی زۆر گەورە لە پەیوەندی دیبلۆماسی تا ڕادەیەک دەتوانم بڵێم پێگەی کورد و ناوچەکەی ئێمە بووە بە زۆنێک بۆ جێی ئومێت و لەگەڵ ئەوەشا بووەتە مای بەرژەوەندی گەورە بۆ بەشێک لە وڵاتە گەورە و گرنگەکانی دنیا. یعنی ئەمە بەکەم نبینین. ئەوەی پێیوەستە بە تورکیا و بە
وڵاتانی عربی ناوچەکەشەوە من بەڕاستی ئەوەی کاک فەریدی شتۆزێتیشتی خستە سەر ڕاستیەکەیە کە دلیلە لەسەرەوەی لە ناوخۆی خۆمانە ئێمە تەبانین و ناوماڵی کوردی ڕێک نییە ئێمە دەبێت خۆزگای ئەوە بخوازیین ناوماڵی کوردی پشتیوانی ئەم کایە دیبلۆماسی کوردی بێت چکە بیرمان نەچێ بە نەتیجە ئەگەر لە ناو خۆمانە ڕێک و تەبانە بین وردە ئەمە ڕنگدانەوەی لە کایی دیبلۆماسی شەبێ ڕاستە لە ئێستا ڕەنگە ئەم کێشە و ناکۆچیانە هێشتا تەداعیاتەکەی دەرنەکەوتووە بەڵام ڕەنگە 2 ساڵی تر جیاواز بێ من بەسەرهاتێکی مێژووی هەیە دەرفەتێکی کورتم دێ ئیژەڕمەوە دانیال میتەران وەکو دۆستێکی کورد لە ساڵانی نەوەتەکانە لە کاتی شەڕی ناوخۆی پارتیوێچێتی نامەیەک بۆ بیل کلینتۆنە نێرێکە ئەو کاتە سەر کۆماری ئەمریکایە داوای لێ کاڵە پشتیوانی کوردەکان بکە میلەتێکن قوربانی بەخشن لە پێناو مافێکی ڕەواتێک کۆشن و چیوچی بیل کلینتۆن بە نامە وەڵامی دانیال میتەرانەداتەوە ئەڵێ من پشتگیری لە کام لایەن بکەم ئەوان بستێ خاچیان هەیە لە نێوان خۆیانە ناسازێن شەڕێنە لەسەری دوای چەند ساڵێک کە پرۆسەی ئاشتی سەرەگرێ لە نێوان پارتیوێچێتی کە بە جۆرە لە جۆرەکان سەقامگیری سیاسی لە کوردستان بەرقەرارە بێ مامجەلال ئەمی ژێڕایەوە کاڵێ من بیل کلینتۆنم بینی ئەو بۆ مامجەلالی ژێڕا بۆ حکایەتی نامەکەی دانیال میتەلان وەوتبووی لە ئێستاوە من ئامادەم ببم بە محامی کوردەکان چکونێک ئێوە یەکن یعنی پێویستە ئێمە لە ناو ماڵی خۆمانە یەک بین کەواتە لە ڕووی دیبلۆماسیشەوە پێگەمان بەهێزتر دەبێت کاک عارف ئەگەر جیاوازە سیاسەکەش لەولاوە دامنێ بەڵام پێت وایە ئەو ئەرچی میدیایە بچێتە ژێرباری ئەو ململانەیە سیاسیە و وەکو خۆی بەهای هەواڵ نەداتە و ڕووداوانەی کە هەن یعنی خوێنەوەی تۆکو ڕۆژنامە نووسێک ئەو ڕووداوە بەشی ئەوە بەهای هەواڵی تێدا نەبوو بەیاخی پێ بدرێت یاخود ئەوە دوازار پەیوەستە بە ئەجندایەکی سیاسی کە ڕەنگە ململانێ سیاسەکان لە ناو میدیادا تەوزیف دەکاتەوە ئەزانی بینە سەر میدیا ئێمە خۆمان هەمومان میدیاکارین ئەم چواریوا لەم دیبیتە بەشدارین و هیچ کاممان پێم وانە گەر بێتە سەرەوەی تەقیمی میدیا بکەین پێم مرتاح بین لە هەڵسەنگاندنی دۆخی میدیای ئێستای کوردستان بەداخەوە میدیا نەک بووە بە بەشێک لە ئەجندای سیاسی یا بەشێک بوو لە ململانێ میدیا ئەسڵەن ڕۆڵ ئاساسیەکەی خۆی گۆڕاوە و ئێستا میدیا بەشێک لە میدیا ڕۆڵی زۆر سلبی ئێجێڕێ لە دروستکردنی کێشە و ناکۆچی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان و لە هەناو و جەستەی کۆمەڵی کوردی لە کاتێکدا هەرچی میدیا گواستنەوەی ئەو شتەیە کە ڕوئەدا پێچەوانەی ئەمە میدیا خوڵقێنەری دۆخی نەخوازرا و خراپە لە ناو کۆمەڵگەی کوردی ئەوەی کە پەیوەستە بە مەسەلەی سەردانەوە بەڵێ بە دڵنیاییەوە من هەر میدیایەک یعنی بایەخی پێ نەدابێت نەکەر بە کەم تەرخەم بەڕاستی یعنی جێگەی پرسیارە یعنی میدیایەک بۆ بەلایەوە گرنگ نەبێت لەو کۆشکەی ئەتاتورک قەتڵعامی کوردیە کرد لەو کۆشکەی کە بڕیارەدا لە وڵاتەکەیە کۆمەڵێ وشە و دەستەواژەی تورکیش قەدەغە بوون چونکە بەڕێنووسی کوردی ئەژمارەکران ئێستا بێتەوێ لەو کۆشکە بە زمانی کوردی قسە بکرێت لەو کۆشکە باسی کورد بکرێت لەو کۆشکە ئاڵای کوردستان کرێ بۆ بەکەمی بزانین من بەداخەواڵێم ئەوە نیشانەی تەسکبینی و نیشانەی کوردبینی هەر میدیایەکە ئیتر سەر بە هەر ئەجندای سیاسی بڵێ من دەستمە لای کاک ئازاد من لە کۆتایی وەڵامەکانی جەنابتەوە دەست پێ دەکەم بۆ منە قسەی جوان کرد باسی ئەوە کرد کە یەکێتی و پارتی لەگەڵ هەموو هێزە نیشتمانیەکانی دیکە تا ئێرە ئەزمموی هەرێمی کوردستانیان هێناوە بە تایبەتی ئێستا بەرگری لێ دەکەن و پێشمەگە لە پێناویدا خوێندا ڕێژێ لە پێناو ئەو ئەزمونەدا کەوابێت لە کاتێکدا ئەوە شەریکە بەش بن لە پاراسن و لە خوێن بەخشین بۆ من تۆ وەکو ئێوە وەکو کادیری ڕاگەیانی یەکێتی پێتا وایە ئەنی مامەڵێش تەندروست بوو کە میدیای یەکێتی بۆ من لەگەڵ ئەو سەردانە کرد ئایا ئەو بەمانایە دێ سەردانەکە بەهای هەواڵی نەبووە یاخود لە دیدی یەکێتیدا بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان نییە و ئەوە سەردانێکی حزبی بووە من بە بەڕێز بڵێ من پێم وایە ئەم بەرنامەی ئێوەش کەوتۆتە هەمان هەڵەوە کە میدیا بەگشتی تێکەوتووە بۆ چکە بەڕاستی ئێمە سەردانی بەڕێز مەسعود بارزانی وەکو بۆ تورکیا و لەوێ ئەجندە و تایبەتی خۆی لە ئاڵایەکە لە سەردانێکە بەسیتا کورد مەکەنەوە خۆتەی ئەردۆغان وەختی ئێتا هەولێر قسە ئەکات چەند ساڵ لەمەوە پێشە و ئاڵای کوردستانیش هەڵکراوە لە پاڵ ئاڵەکایە واتە نابێ ئەم دەستکەوتەی کاک مەسعود لە ئاڵایەکە سێرکەی بەتەنها کۆی سەردانەکە بەبەستم کۆی سەردانەکە کاک ئازاد کۆی سەردانەکە من کۆی سەردانەکە یعنی هیچی وای لێ نازانم بڕۆژ ناکەم لە میدیایی چە بێت دانیشتەکان چی بووە چی وتراوە بەرەو چی ئەڕوا یعنی بڕوا دەبێ من کە متابعەکەم و ئەگەم لە ئەعلامە شتێکی وا نازانم بەڵام من پێم وانە مەسەن سەردانی دەسەڵاتی سیاسی کوردی بۆ بەغا
بۆ ڕیاز بۆ تورکیا بۆ ئێران لە قازانجی دۆزەکە نەبێ ئەمە مشکلەکەیە بۆیە پێت بڵێم واقعی ئەمڕۆ واقعەکە بە سیلسلەیەک ساڵە هاتووە بە سیلسلەیە گۆڕانکاری هاتووە ساڵی 1970 سۆڤێت و کتلەی سۆڤێتی ڕووقێ کاڕوخێ حربی دووەمی خلیجە کرێ لە حربی دووەمی خلیجە تورکیا دژ بە دۆزی کووردە و دژ بە بڕیاری نۆ فلایزۆن و قەراری پێنجی چوارە کە ژمارە 16 فەرەنسا تەبەنیەکە و دوای ئەوە 2003 دێ 2003 فیدراڵە چەسپێ لە وڵاتە ئەمانە هەمووی مێژوویەکیەیە با نەکەوینە مزایەدەوە چییە بوو چیە نەبوو ئەتوانین بڵێن ئەم بیرۆکەیەی کە ئێسا چێ عەدالە و تەنمێت تەبەنیەکە ئەگەڕێتەوە بۆ یەکەم جار بۆ ئۆزاڵ بڕۆ تەقریرە لە سەحافە لە یادداشتەکانە تەقریرە تایبەتیەکەی ئۆزاڵ لە 92 بخوێنەرەوە کە چی ئەڵێ بڕۆ سێری جۆدی جەنابی مام جەلال بکە کە ئەچێتە بیقاع بێگومان کاک ئازاد ئەوە نادیدەگرتنی هەوڵەکانی بەڕێز مام جەلال نییەوە ئەوەی کوێر نەبێ بە مێژوو ئەوەی خوێندنەوەی بۆ واقعی سیاسی نەبێت دەزانێت جەنابی مام جەلال ڕۆڵێکی ێزگار دیاری دی لە پرۆسەی ئاشتی لە تورکیا لە سەردەمی ئۆزاریش وە تا دوایش وە بەداخەوە غیابی مام جەلال ڕەنگە بۆ خۆی بەشێک بێ لەو مشکلانی کە ئێستا هەن واگەر جەنابیان ڕەنگە لە ژیاندا لە کاردا بووان وەکو جاران ڕەنگە ئەو بەدحاڵی بۆ دنیاانشەوە بەڵام مەبەستی من لەوەیدا پرسیارێک پەیوەندی بەتەنا ئاڵاو نیە مەبەسە بەوەیە بۆ ئەگەر لایەنێکی سیاسی گریمان جیاوازە لە پارتی و ناکۆچی لەگەڵ هەیە و ئەو ئەعلامەی کە پێشی دەڵێن یان ناویان لێ ناوە سەربەخۆ خوێندنەوێت چێ بێ بۆ دەبێ هێزێکی وەکو یەکێتی کە هاوپەیمان و لە سنگەرێکدا شەڕ دەکەن خوێن دەڕێژن ئەو سەردانە بەبێ بەها سیر بکە ینی پرسیارەکەی منەوەیە ئایا ئێوە پێتان وایە من پرسیارێکی دووبارەکە دەمەوە ئێوە پێتان وایە سەردانەکەی بەڕێز مەسعود بارزانی وەکو سەرۆکی حیزبێکە یان سەرۆکی هەرێمی کوردستانە بەڕێز مەسعود بارزانی بە دیفاکتۆ سەرۆکی هەرێمە بە دیفاکتۆ سەرۆکی هەرێمە بەڵێ بە پێی یاسا بەڕێزیان لە بە پێی یاسای ژمارە 90 سی حوزەیرانی 2013 بۆی نییە جارێککە خۆی بژێرێتەوە بۆیشی نییە پەرلەمان بۆی درێژکاتەوە بەڵام ئەوەز ئەمان بینی لە 26ەوە تا 12 چی ڕوویە و ئێستا بە دیفاکتۆ سەرۆکی هەرێمی کوردستانە من مەبەستم ئەوەیە هەموو لایەکمانە بێ متفق بین متفق بین لەسەر چی با نمونەیەکت بەمێ هەموو ئەمریکیەکان متفقن لەسەرەوەی ئیرهاب ناشرینە بەڵام شەرت نییە هەموو تاچی ئەمریکی لەگەڵ هەمان میکانیزمی ئۆباما یا بۆش هەبێ ئەمەیە مۆزوعەکە هەموو متفقین لەسەر قەزەی کوردی لەسەر ناسنامەی کوردی لەسەر مافی چاری خۆنووسین لەسەر دوزمین دەوڵەتی کوردی و پێم وانە ئەمە لایەکێتی لای پارتی لای کۆمەڵ لای یەکگرت و لای گۆڕان مەسەرەن نییە بە حەزەرەوە سەریکە نەخێر هیچ هێزێکی سیاسی ناوێرێ و شەرم و حیایە چێ ئەگەر خوا نەخواستە تێیدی ئەمە نەکات بەڵام میکانیزمی ئیشکردنەکە هەیە ئیشکالێک دروستەکات هیوادارین ئەو میکانیزمە ئیشکالە نەکات بەڵێ من سەرنجی جەنابەت بۆ دوا قسەی جەنابەت ڕادەکێشم کە زۆر جوانە بۆ تورکیا کەمکەمەوە قسە لەسەر میکانیزمەکانە لەبارەی دەوڵەتی کوردی پرسی سەر بەخۆی کە هەمومان ئاواتە خوازین و هەموو مشمان بە جیاوازەوە کاری بۆ دەکەن و خەونی پێوە دەبین بەڵام هەست ناکرێت کارێکی هاوبەشی دەستە جەمعی هەبێ بۆ نمونە باسە میکانیزم دەکرێت سەرۆکی هەرێمی کوردستان کە لە ئەمریکا گەڕایەوە لەگەڵ لایەنە سیاسیەکان دانیش کە نەخشە ڕێگەیەکدا بنێن بەڵام دوجار حیزبەکان خۆیان لێ کێشایەوە یعنی تاکەی ئەو هێزە سیاسیانە یەکگرتو و یەکدەست ئیش بۆ بەدیهێنانی ئەو خەونە ناکەن کە دوجار دەستکەوتی هەموو میلەتی کووردە ناشبێتە حیزبێک ئەخە من پێم وایە بەڕاستی باسی با ڕوبەڕووی یەک حیزب نەبینەوە بە تایبەتی جوبادی من پێم وایە بە تایبەتی پێش حیزبەکە کە هەر پێنجار حکومەتیان تەشکیل کردووە پەپولەی باڵنەخشین نین معصوم نین بێهەڵە نین یعنی بە حەقەت ئەوش بابزانین ئەم پێش حیزبە سیاسەتەکەن و حیزبایەتیەکەن و ئەجندە و بەرنامەی خۆیانیان هەیە هەیە کە لە ئەجندەیەکە پێگەی کەمە یا لە ئەجندەیەکە پێگەیەکی دیاریکراوی نییە لە خۆی دژایەتیەکە هەیە لەو ئەجندەیە مەسەلەن حوزورێکی تەواوی نییە یا پرسی پێ نەکراوە موقفی چکە وەرەگرێ بۆیە بەڕاستی بێمە هەومان لەوە متفق بین ئەم پێش حیزبە لە کولتوری کوردی هاتۆتە دەرەوە جایەکی خۆی بە لیبرال یەکی خۆی بە سۆسیال دیموکرات یەکی بە نەتەوەیی یەکی بە ئیسلامی زانێ ئەمڕۆ باوی ئایدۆلۆژیەت ئەمڕۆ باوی مزایەدەکردن نییە باوی قەزەی کوردیە باوی ڕزگاری نیشتیمانیە باوی گەڕانەوەی ناسنامەیە باوی ئیسپاتکردنی هەویەی کوردە لە کوردستانی عێراق بە مافی چارەی خۆنووسین بەڵێ کاک فەرید من دێمە لای جەنابتان لە کاتێکدا بۆ نمونە تورکیا ئەندامە لە ناتۆ وڵاتێکە لە ڕووی ئابووری لە ڕیزبەندی 20دایە و دەیەوێت بۆ ساڵی 2020 بێتە ڕیزبەندی پێنجەمی ئابووری
ئەندامە لە هاوپەیمانەتی نێودەوڵەتی لە شەڕی دژی داعش لە ڕووی سەربازیەوە دیارە کە پلەبەندیەکەی چەندە و وەک دەڵێن شریانی یان دەماری سەرەکی بەستنەوەی هەرێمی کوردستانە بە دنیا دەرەوەی خۆی بۆی هەم بەستە دنیادا بکرێتەوە هەمیش بازارێک بۆ نەوت و گازی خۆی دروستکە. ئایا لێکدانەوەی ئەوەی کە تۆ پەیوەندیت لەگەڵ تورکیا نەبێ بە حکومی کۆمەڵێک سەنگەربەندی تا چەند لۆژیشیە تۆ دەکرێت پەیوەندی لەگەڵ تورکیا نەبێت و لەگەڵ سعودیا نەبێت کە لەگەڵ ئەوانەمان نەبێ بەدیلی ئەو دووڵاتە چێت سعودیەش بۆ نمونە نوێنەرایەتی زیاتر لە 1 ملیار سونە دەکا کە ڕەنگە لە عێراقدا سبەی کاریگەری هەبێ لەسەر دۆزی کورد. وڵایەوە شتەکە زۆر دیار و ئاشکرایە کە مەسلەی پەیوەندی کوردستان لەگەڵ دەوروبەرەکەی بە تایبەتی تورکیا پەیوەندێکی زۆر هەستەوەرە دەبێ کوردستان لە ڕووی ئابووری سیاسی هەرێمایەتی ئەمنی تەنسیقی تەواوی هەبی لەگەڵ تورکیا بە هەمان شێوە سعودیە هەستەندا هاوسنوودی لەگەڵمان بەڵام دەتوانین پشگیری سعودیش بەدەست بێنین بە تایبەتی ئەو سەردانەی کاک مەسعود بۆ سعودیە کە هەموو لە میدیاکاندا دیمان کچەم بەڕێزەوە ئیستیقبال کرا و دیارە ئەوەش کاریگەری خۆی دەبی لەسەر دەوڵەتی تورکیش یعنی هەموو سەردانەکانی کاک مەسعود ئەگەر سەڕێکیەوە تا دەگات تورکیا ئەو هەموو سەردانانە هەمووی ئیشاراتن بە تایبەتی بۆ تورکیا کە هەرێمی کوردستان بە تایبەتی سەرۆکی هەرێم بەداخەوە هەندێک لایەن ئێستا سەردانەکەی کاک مەسعودیان بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بڵاو کردەوە لە میدیاکان نەک وەکو سەرۆکی هەرێم بەڵام ئەو پەیوەندیانە هەتا ئێستا کاریگەری زیاتر و زیاتر ڕۆژ بە ڕۆژ دەبێ چەتری بکەینەوە بە تایبەتی لە لایەنە دیبلۆماسیەکانی خۆمان دایرە ئەحزابە سیاسەکانی خۆمان بەڕاستی ئەوانەی کە ئێستا لە ساحەی کوردستانین ئەگە خەمخۆری پرسی دەوڵەتی کوردستان و پرسی بەرەو پێشەوە چوونی کوردستان بن دەبێ بەڕوویەکی زۆر بە دیقەت ئیش بکەن بۆ ئەوەی داهاتوو دابین بکەین. کاک فەرید وەکو کادرێکی دێری وە پێشمەرگەی دێن وە کادێش پێشکەوتو یەکێتی دوجار کاگازاش تاکیدی لەسەرەوە کردەوە کە یەکێتی و پارتی لەگەڵ هێزە نیشتمانیەکانی تریش بێکەوە ئێستا لە وڵاتەدا دەژین وەتر ئەزمونەکان پێکەنەوە بەڵام بەرپرسایەتی زیاتر کەوتۆتە سەر ئەو دوو حزبە سەرڕای ئەوەی جیاوازیشان لە نێواندا هەبێ کۆمەڵە جیاوازی لە ناوخۆدا لە ئاسی ئیداری لە ئاسی ئیداردانی حکوم و ڕانی هەر شتێکە بێ بەڵام بای ئەوە ناکە کە تۆ لە پرسی لە پرسی ئەوەی کە تۆ پرسی کورد بەناوی دەوڵەتیکردن لە بەهەرێمیکردن هەر هەمویان خاوەن گوتارێک و یەک گوتار بن و پشتیوان یەکتر بن و کۆمەک بە یەکتر بکەن بۆی تۆ لە ئاستی هەرێمایەتی و نێودەوڵەتیدا کورد هەنگاویشتر بستە پێش و نەیبەستیەوە بەو کۆمەڵە ململانەیان کە ناخۆدا کاک نووری من دەمێکە لە نووسینەکانیشم وتارەکانم باسی ئەوم کردووە داهاتووی کوردستان کەوتۆتە سەرشانی ئەو دوو حزبە یەکێتی و پارتی ڕاستە ئێستا یەکێتی بە حکمی کێشە ناوخۆیەکانی خۆی و هەندێک مەسائلی ترەوەی کە وەزعەکەی وای لێ کردووە لە پەرلەمان کەمتری هێناوە بەڵام ئێستا ئەرچی سەرەکی لە شانی پارتی دیموکراتی کوردستانە بە تایبەتی جەنابی کاک مەسعود کە بەڕاستی ئەو هەتا ئێستا ئەو هاوکێشەی ڕاگرتووە لەگەڵ یەکێتی یەکێتیش دەبێت ڕێز لە هاوکێشەی کاک مەسعود ڕایگرتو لەگەڵ یەکێتی ڕێز لە هاوکێشەیە بگرێ بۆی بتوانین بە هەردوو لامان یەکێتی و پارتی کە شەرعیەتی شۆڕەجێڕیان هەیە چی یەکێتی چ پارتیە چکە خەباتی چەکداری هێناویانە هەتا بەڵام خۆ ئێستا شەرعیەتی دەستوریشان هەیە و خەڵک دەنگی بە پارتیدا و بە هێزەکانی تریشدا بەڵێ شەرعیەتی دەستوریشان هەیە و پەرلەمان و لە حکوومەت و بەرحاڵ ینی بەڵێ بەڵێ کاک عارف ببوورە من دەمێ بگەڕێمە لای جەنابتان پێتان وایە سیاسەتێکی ستاندارد ویان خود دەڵێن کۆنکرێتی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و ئەو سیاسەتە ئەگەر هەیە
دەسەڵاتی چییە نوێنەرایەتی بکەوە پێڕێژکەوە پیادەی بکە یعنی ئەوەی کە ئەو سەردانێکی ئێستا سەرۆکیێرم دەیکات بەشێک نیە لەو سیاسەتی کۆی سیاسەتی دەرەوەی هەرێمی کوردستان کە پێویستە بیکرێ بەڵێ خۆی ڕاستە نوێنەرێتیەکان لە وڵاتە جێجەکانی دنیا کە هەیە سەر بە حکوومەتی هەرێمن بەڵام لە واقعا سیاسەتی دەرەوەی هەرێمی کوردستان ڕەبت نییە مربوط نییە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە وابەستەیە بە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و بە خودی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستانەوە ینی ئینسان ئەگەر بە ئینسافەوە هەڵسەنگاندن بۆ بارودۆخی سیاسی یا ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان بکە یەکێ لەو کایانەی کە کورد دەتوانم بڵم تایە سەرکەوتوو بووە کای دیبلۆماسی بووە لە هەرێمی کوردستان بە بەراورد بە هەموو کایەکانی تر ئەو پەیوەندیە دیبلۆماسیە فراوانەی کە ئێستا لە نێوان هەرێمی کوردستان هەیە پێم وانییە لە هیچ بەراورد بکرێ بە هەرێمیشی تر لە دنیای چەندە من کەسێک نیم لە ڕووی یاسایی و دەستوریەوە پسپۆڕ و شارەزاییم هەبێ بەڵام زۆر جار گوێبیستی ئەوە دەبم کەسە پسپۆڕەکان کە لە بواری دەستوری و یاسایی یا شارەزان قسە لەسەرەوە دەکەن کە ئەوەی ئەم مامەڵەکردنی ئێمە لە ڕووی دیبلۆماسیەوە زۆر بەرزترە لە ئاستی هەرێم ئێستا گەر بەراورد بکە هەندێک وڵات هەیە فیدراالیە دەیان مقاتعی فیدراالی هەیە ڕەنگە هیچ کەسمان ناوی هەرێمەکە یا ناوی سەرۆکی ئەو هەرێمانە نەزانین بەڵام لە کاتێکدا گەر تەماشا بکەی پێگەی هەرێمی کوردستان و ڕۆڵی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەراورد ناکرێت بۆ هەرێمانەی تر ئەمە بەرەنجامی ئەمڕۆ نییە بۆی تۆزە ڕاشکاو بین کورد لەبەرەوەی کایی دیبلۆماسی وەکو بەشێک لە پێویستی قۆناغی ڕزگاری نیشتمانی بینیوە ئەتوانم بڵێم لە شەستەکانەوە پەرەی بم بوارە داوە و ئەوەی کاک مەسعود ئیستثماری کردووە هەم ئەتوانم بڵێم ئیستثماری پەیوەندیەکانی مەلا مستەفاشی کردووە و دوای ئەو حاڵەتەی جەنابی مام جەلالیش ئەتوانم بڵێم بە جۆرە لە جۆرەکان ئیستثماری پەیوەندیەکانی مام جەلالیشی کردووە کورد ئەتوانم بڵێم لە ڕووی دیبلۆماسیەوە زۆر سەرکەوت کاک عارف تۆ لە سەرەتاش باستەوە کە ئەوانە دەکرێت وەکو دەستکەوتێک بۆ هەرێمی کوردستان سیر بکرێن کەوابێت ئەگەر ئەوان دەستکەوتی نیشتیمانی بن ئەو ئالێتانە چینیان ئەو میکانیزمانە چین بۆ چوونی تێ بۆ ئەوی وا بکەین لەسەر ئاسی هەرێم خۆیدا لەسەر ئاسی باشووری کوردستاندا وەکو دەستکەوتی گشت وەکو دەستکەوتی نیشتیمانی وەبەر بهێنرێنەوە و مرۆڤی کورد بە جیاوازی سیاسی خۆی پاڵپەش بێ لەو هەنگاوانە و بە مڵکی خۆی بزانانی هەمووی زانی کاک نووری خۆی تاوان گرنگە خەڵکی کوردستان هەمومان یەک دەست و یەک دەنگ بووینای و هەمومان پێکەوە جوانەکان و دەستکەوتەکان پێکەوە وەک یەک ببینین بەڵام ئەوە ئیتر تەبیعەتی مجتەمەعی کوردیە بەداخەوە کە واین و ڕەنگە بەم ئانوساتەش نەگۆڕێ و گەر تەماشای مێژوو خۆشمان بکەین زۆر سەردەمانێکی دوور و درێژە ئەم جۆرێ لە خۆخۆری و یەکتر قبول نەکردن و ململانەی ناوخۆیی و نەبینینی توانا و کەفاەتی بەرامبەر لە ناومانە ڕەنگی داوەتەوە یعنی خۆزگە دارێک نییە بڵێن بەر بگرێ خۆزگەوانە بواە بەڵام ئەمە حقیقەتەکەیە کە هەین بۆ ئەوی کە ینی من زۆر قەلق نیم لەوەی بۆ نمونە میدیایەک یا خەڵکێک لە فلان شاریا لە فلان شارۆچکە چۆن دەڕوانێتە ئەمە یعنی گرنگە پێکەوە هەموو خەڵکی کوردستان وەکو دەستکەوت ببینین و پێشم وایە پێگەی دیبلۆماسیەتی کوردی بەهێزترە بێگەر هەموو هێز و سیاسیەکان پێکەوە بین بەڵام کە دێتە سەر ڕنگدانەوە یا بینینی ئەمە تۆ گلەی ئەوەت کرد کە هەندێک میدیا ماهیەتی خەبەر لەو سەردانی کاک مەسعودا نابینن ئەمە بەڕاستی لای من کێشە نییە من ئەمڕۆ لە میدیاکانی پارتیە بینیم وەفدی یەکێتی چووە بۆ بەغدا یعنی نازان وەفدەکە چێ بوو لە ئاخیری خەبەرەکەی بەرجۆم کەوت بەس ناوی کاک سعدون فەیلیم بەرجۆ کەوت کە گوایە کۆبوونەوەی وەفدی یەکێتی و هادی عامری بووە ئایا دیداری بارزانی و ئەردۆگان بەقەدەر دیداری سعدون فەیلی و هادی عامری ماهیەتی خەبەریتیان نیە ئەمە ئەسڵەن لەبەرەوە بەڕای من پێویست ناکە سەری خۆتانی پێ بێشێنن میدیایەک ئەوەندە بچووک بیر بکاتەوە گریمان سەرۆکی هەرێمی کوردستان نییە بەیانی ئەگەر ڕۆحانی و ئەردۆگان یەک ببینن ئەمە خەبەرە بەیانی ئەگەر هادی عامری بچێ بۆ سووریا لەگەڵ بەشار ئەسەد دانیشێ خەبەرە یعنی میدیایەک خۆی لە قەرەی ئەم خەبەرە نەدا لە عێراقا یعنی ناکرێت سەری خۆتی پێوە بێشێنی بەڕای من ئەوە باشترین شت ئەوەیە کە کات بۆەوە نەکوژی بیر لەوە بکەینەوە ناوماڵی کوردی لە ڕووی سیاسیەوە چۆن یەک بخەین هێزە سیاسیەکان چۆن پێکەوە لە دەوری ئەم کایە سیاسیە کۆ بکەینەوە و هەڵدەین ئەمە تعبیر بێت لە ڕاو ئیرادەی هەموو خەڵکی کوردستان ئەوە زیاتر بەلای بگرین و پێشم وایە کاک مەسعود ئەگەر دەرفەتم دەی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان کاک مەسعود هەرکو بەرپرسیارەتەکەی زۆر لەوە گەورەترە کە ئێستا باسی دەکەین یا کە دەیژەڕێ پێم وایە مەسئولیەتی کاک مەسعودە ئەگەر بە تەنەزولکردنە بە لێبوردەیە بە زاڵبوونە بەسەر هەندێک قەناعەتی خۆی ئەگەر بە
یعنی بە پێچەوانە بوونەوەی هەندێک قەنەعەتیشە ئەبێ هەڵدا ناوماڵی کوردی ڕێکاتەوە و هەڵدا ئەو سەقامگیریە سیاسیە لەبەرەوەی کاتێکم کەمەوە دەستمەلای کاک ئازاد بەڕای جەنابێت دەکرێت کورد بۆ نمونە مقاتعای علاقاتی تورکی عەربی بکە و شتێکی دروستە منطقە کورد لە ئەو زەمسەرگیریەدا تەنها بەلایەکدا بکەوە یا دەبێ ئالێتێک بدۆزێتەوە بۆی هاوسەنجێک لەنێو ئەو پەیوەندیانەی خۆی دروست بکە. براکەم بابە بەڕێز بڵم تورکیا وڵاتێکە لە ساڵی 1923ەوە دروست بووە لە 24ەوە دەستورێکی ئەلمانی هەیە لە ساڵی 1946ەوە ئەندامی نەتەوە یەکگرتووەکانە لە ساڵی 1952 ئەندامی ناتۆیە لە ساڵی 1959 داواکە بچێتە سوخی ئەوروپی مشتەرەک و وڵاتێکە لە ڕووی جوگرافیەوە ئەورۆ ئاسیاییە ئەوروپا و ئاسیا بە یەکەوە لچێنێ و وڵاتێکە سوخلی زۆری قورسی کوردەکەی من کە نزیک بە 20 ملیۆنە لەوێن و زۆر جار لەوانەی کە سیاسەتمەداری گەورەی کوردن ئەڵەن کلیلی چارەسەری کورد لە کوردستانی تورکیایە بە پلەی یەکەم نەک لە کوردستانی سووریا یا عێراقی ئێران بێ تۆ چۆن نەبێم هێزە فەرامۆشکەی چۆن نەبێ ئەم دەوڵاتە با بڵێن پراوێزخەی ئەم دەوڵەتە تەعاملی ئەوێ و ئەم دەوڵەتە لەگەڵی ئەوێ و بە علاقاتی دیبلۆماسی دەبێ وایە کەزا ئەم دەوڵەتە لەگەڵ دەوڵەتی ئێرانە نزیک بە چەند نزیک بە 500 کیلۆمەتر سنووریەیە لەگەڵ عێراقا 350 کیلۆمەتر سنووریەیە کە بەشێکی ئەلچێ بە کوردستانی خۆمانەوە لە دەڤەری زاخۆ و دۆک و بڕە بۆ ئەو دیو و بەشێکی ئەلچێ بە کوردستانی ڕۆژئاواوە کە کوردستانی سووریایە لە هەچ کەسێ بێوێت ئەلڤای سیاسی بزانێ نابێت لەم گەمەیە دەوری نەبێ و ڕۆڵی نەبێ وایە کەزا ئەمە بە وڵاتانی عەرەبیش و من ئەتوانم بڵێم تا ڕادێک بە هەموو شۆفێرەتێکی با بڵێن ئەو خواستەی کە لە تورکیایە هێشتا نەواتی دیموکراسیەت نەواتی علمانیت نەواتی ڕۆشنگەری نەواتی ئازادی لە تورکیا شکە بەم تا وڵاتانی عەرەبی 22 دەوڵەتی عەرەبی هەیە هیچیان لەگەڵ تورکیا کاتەکەم کاک فەرید من دوا قسە بۆ تۆ بەجێ دڵم زۆر بە کورتی کورد لەو نێوەدا لە نێوان ئەو هەموو جەمسەرگیری و هەموو سەنگەربەندیەدا چی بکا باشە بۆ ئەوەی کەشتی خۆی بگەێنێتە کەنارێکی ئارام و ئیتر ملەتی کوردیش وەک ملەتانی تر ئاسوودە بژی و خاوەن سەروەری و دەوڵەت بێ وڵای هەوڵدانە بۆ حیوار ئێمە پێویستیمان بە حیوار هەیە لەگەڵ هەموو وڵاتانی ناوچەکە لەگەڵ ئەوروپا بە تایبەتی ئەمریکا ئەو حیوارە دەبێ تەوزیف بکرێت لە پێناوی داهاتووی کوردستان بگەینینە لێواری ئارامی کە بە شێوازێک دیبلۆماسیەتێکی بەهێزمان هەبێ بتوانین خەڵکانێکمان هەبێ ئیش لەسەر ئەو تۆرە بکەن بە شێوازێک کە بتوانی بەرامبەرەکەت چکەوە شەڕی چەکجیا شەڕی زمان و حیوار جیایە جاری وایە زمانی حیوار زۆر لە تەقەی فەنجێک بە قوترە فەرید زامدار ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سۆدیۆی کارمان لە هەولێر لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ هەر دوو میوانی بەڕێزم عارف قوربانی نووسەر ڕۆژنامە و هەروە کاک ئازاد تەوفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سلێمانیەوە کاتیان بۆ تەرخان کردین بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش تا دیداری داهاتوو هەر شاد و سەرکەوتوو بن.